ساڵ لە دوای ساڵ ژمارەی دانیشتوانی عێراق زیاد دەکات. تا ئێستاش هیچ وادەیەک نییە بۆ ئەنجامدانی سەرژمێری گشتی لە عێراق و هەرێمی کوردستان. هۆکاری سەرەکیش بۆ نەبوونی بودجە دەگەڕێنرێتەوە. عەبدولزەهرە هەنداوی وتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق ڕایگەیاندووە ئەنجامدانی سەرژمێری گشتی زۆر دواکەوتووە. ساڵی 2020 بەهۆی نەبوونی بودجە و بڵاوبوونەوەی کۆرۆنا دواخرا. ساڵی 2021ش پارە بۆ وەزارەتی پلاندانان دابین نەکرا و هەڵبژاردننی پێشوەختەش ڕێکخرا. بۆ ئەم ساڵش وەزارەتی پلاندانانی عێراق هەموو ڕێکارەکانی بۆ ئەنجامدانی سەرژمێری تەواو کردووە، چەند ئەزموونێکیان لە 7 پارێزگای عێراق بە شێوەی مەیدانی تاقی کردووەتەوە. بەڵام تا ئێستا بودجە بوونی نییە و پێویستیان بە زیاتر لە 120 میلیارد دینار هەیە بۆ ئەنجامدانی پرۆسەکە. عەبدولزەهرە هەنداوی جەختیشی کردەوە لەوەی سەرژمێری بە شێوەی ئەلکترۆنی دەکرێت، بۆ ئەوەش پێویستیان بە 150,000 ئامێری تابلێت هەیە و پێویستە 150,000 کەسیش لەسەر ئەو ئامێرانە ڕاهێنانیان پێ بکرێت کە بە ناوەندی نیشتیمانی بۆ داتاکان دەبەسترێنەوە و داتاکان ڕاستەوخۆ دەنێنرێن بۆ ئەو ناوەندە نیشتیمانیە. هاوکات سەمیر خزەیرە بەڕێوەبەری جێبەجێکاری سەرژمێری لە عێراق دەڵێت دواخستنی سەرژمێری کارەساتی لێ دەکەوێتەوە، چونکە گەنجان لە عێراق و هەرێمی کوردستان لە 35 دانیشتوان پێک دەهێن و ئەوانەشی لە تەمەنی کارکردندان، واتە لە تەمەنی 15 ساڵ بۆ 64 ساڵدان. نزیکەی لە 160 دانیشتوانی عێراق و هەرێم پێک دەهێنن. ئەگەر ڕێژەکەش زیاد بکات و هەلی کاریان بۆ دابین نەکرێت، ئەوە کارەسات ڕوو دەدات، لەگەڵ هەرێمی کوردستانیش لە هەمانگی و کاری بەردەوامدان. بەپێی وەزارەتی پلاندانانی عێراق ژمارەی دانیشتوانی وڵاتەکە گەیشتووەتە 41,150,000 کەس. ڕەگەزی نێر لە 50.5 پێک دەهێن و ڕەگەزی مێینەش لە 49.5 دانیشتوانی عێراق پێک دەهێنن.